إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، برانی خۆشەویستم، باشترین کەلامی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزە فەرمێ و باشترین ڕێبازی محەممەدی مختارە صلی الله عليه وسلم و خراپترین ڕێگا ئەو ڕێگا و ڕێچکانانەیە کە پێچەوانەی ڕێبازەکەی پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم. و هەر لادانێک و هەر دەرچوونێک لە ڕێبازی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبێتە مایەی سەرگەردانی و سەرلێشێوان و نەکبەتی و بەدبەختی کەوا بە خاوەنەکەی ئەکا سەری لێ بشێوێنێ و قوڕ بکا بە سەریا لە دنیا و لە قیامەتیشا خەسارۆمەندی ڕۆژی قیامەت بێ. خۆشەویستەکانم، لە زنجیرە باسەکانمانە کە هەفتەی پێشوو دەستمان پێکرد لەبارەی پێغەمبەرناسیەوە بەردەوامین ئینشاء الله تعالى. خۆشەویستەکانم، ئیمامی بوخاری خوای لێ ڕازی بێ لە فەرمایشتی ژمارە 3559 لە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاسەوە ئەیگەڕێتەوە بمان ئەفەرمێ: قال: لم يكن النبي صلى الله عليه وسلم فاحشا ولا متفحشا، وكان يقول: إن من خياركم أحسنكم أخلاقا. لا إمام كان كشف حديثة يرنوا بعند الروايات توزي جوازي للروايات كان هي واتا في غمري خوشويسمان صلى الله عليه وسلم فاحش نبوة ومتفحش نبوة، واتا نبا گفتار بسر زاری پیغمبر صلی الله علیه وسلم قسەی ناشرین هەرگیز نهاتووە، هەرگیز وشەی پیس و قسەی ناشرین بەزاری پێغەمبەر صلی الله عليه وسلم نهاتووە. هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ کردارێکی پیس و ناشرینی، هیچ ڕەفتارێکی ناشرینی بەکردەوە ئەنجام نەداوە، تەنانەت نەک لە کاتی پێغەمبەرایەتی کە لە ساڵی 40 تەمەنێوە، لە 40 ساڵانی تەمەنێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم وحی بۆ دێوە بێ بە پێغەمبەر، بەڵکو لە پێش ئەوەش تەنانەت لە تەمەنی مناڵیە و هەرزەکاریشە پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ قسەیەک، هیچ کردەوەیەکی ناشرینی لێ نەوەشاوەتەوە. ئەگەڕنەوە لە سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا پێغەمبەری خوا لە تەمەنی 12 ساڵیە شوانی ئەکا بۆ کەسێکی ئەهلی مەکە لەسەر چەند دیرهەمێک مانانە کە پێئەدا بەکرێ کاری شوانی ئەکات، یارمەتی ئەبوو تاالبی مامێدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بێ باوکو دایک بووە و باپیریشی لە 8 ساڵان کە ئەو کەفالەتەکە و بەخێوێکە ئەویش وەفاتەکە بۆیە ئەکرێتە لای مامی ئەبوو تاالب باوکی ئیمامی عەلی کە هێشتا ئیمامی عەلی ئەو کاتانە لەدایک نەبوو بوو. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر بە مناڵی هەستی کردووە کە مامی پێویستی بە یارمەتیە بۆیە شوانی ئەکا و یارمەتی مامی خۆی پێئەدا. ئەلەو کاتانە خۆی ئەیگەڕێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە تەمەنی 12 ساڵیە لەگەڵ مناڵێکی تەمەنی خۆیە نزیک لە تەمەنی خۆی شوانیەکەن بەیەکەوە. لەو کاتانە لە مەکە شایەک ئەکرێ، دەنگی شایەکە بەرز ئەبێتەوە بۆ کێوەکانی دەوروبەری مەکە. جا بەیەکەوە بڕیان ئەدەن بڕۆن بۆ لای شایەکە، ئەمیان بمێنێتەوە لای مەڕەکان تا ئەویان ئەڕوا و پاشان کە ئەو ئەگەڕێتەوە ئەمیان بڕوا. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی خۆی ئەکا کە
ئەو کاتە هێشتا پێغەمبەر نەبووە کە ئەچێ بۆ لای شایەکە لە دەرگای شایەکە پێشەوەی بڕاتە ژوورەوە لە دەرگای ماڵەکە لەوێ دا ئەمشێ قاوەیەک بخواتەوە هەر لەوێ خەوی پیاکەوێ کاتێ دێتە خەبەرە کەوا هیچ نەماوە شای و ئەوانە نەماوە. ئەمە معنای ئەوەیە کە هەر لە مناڵیشە خوای تەعالە ئەم پێغەمبەرە چاوی ئەم پێغەمبەرە گوێی ئەم پێغەمبەرە ئەپارێزێ لە شتی خراپە و خراپەکاری. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی مناڵیشە هەرزەکاریشە گەنجیشە خوای تەعالە لە خراپە و خراپەکاری پاراستوێتی. یعنی ما كان فاحشا ولا متفحشا نەبە کردار و نەبە گفتار پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەی خراپی بەزارە ناتوە کردەوەی خراپی لێنەوە شاوەتەوە. وكان يقول وبردوامش أي فرمو إن من خياركم أحسنكم أخلاقا أي فرمو باشترين كسكانتان أو كسانا كوا روشتيان جوان بي لباشترين كاني إيوا أي مسلمانان أوانا كروشت أخلاقيان جوانا نك أوانا كوا نيجيان زورا نك أوانا كوا روجيان زورا بلام نيجيكي زوري بكردوا روجيكي زوري بكردوا أوا لا إخوة خوشويسني أو كسا زور خوشويسة زور چاكا ك ئەگەر تەنها بەس فەرزەکانیش ئەنجام بدا بەڵام ڕەوشتی جوان بێ ئەخلاقی جوان بێ بەو شێوازە بێ کە خوا ئەیەوێ و پێغەمبەرەکەی ئەیەوێ. ئیمامی مسلم بۆمانە گێڕێتەوە لە حەدیثی ژمارە 2328 ئەیگێڕێتەوە بە سەنەدی خۆی لە خاتو عایشەی دایکی ئیمانداران. خاتو عایشە دایکی ئیماندارانە بەو معنایە کە خوای تەعالە ژنەکانی پێغەمبەر خێزانەکانی پێغەمبەری کردوتە دایکی ئیمانداران. وەکو خۆی ئەفەرمێ لە قورئانە لە سوورەتی ئەحزابە کەوا وأزواجه أمهاتهم يعني ژنەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم دایکی ئیماندارانن. جا لە عایشەوە بۆمان ئەگێڕێتەوە ئیمامی مسلم کەوا خاتو عایشە فەرموویەتی قالت ما ضرب رسول الله صلى الله عليه وسلم شيئا قط بيده پیغمبر صلى الله عليه وسلم بدستی مبارکی هرگیز نیدا لهیچ لیدان بدستی پیغمبر صلى الله عليه وسلم نلمروف ونل حيواناتش پیغمبر صلى الله عليه وسلم بدستی لهیچی نداو ولا امرأة بتايبت لجن ولا خادما لخزمتكار إلا ليك حالتان به. يعني پیغمبر صلى الله عليه وسلم بو نفسي خوي إنسان كاتيك لدنيا اشتكى يان بو خودي خوت أيكي يعني بو نفسي خوت أيكي يا لبر خاطري خوا أيكي أوي بش خوايك پیغمبر صلى الله عليه وسلم أو اختياري خوي تانية بس أوي بشي خوي پیغمبر صلى الله عليه وسلم هرگيز روجه لروجان تۆڵەی خۆی نەکردوتەوە لە کەس بەشی خۆی عەفی کردووە لە بەشی خۆی بۆیە ئەفەرمێ إلا أن يجاهد في سبيل الله إلا لكاتي غزا كردنا إلا لكاتي جهادا كاتيك كبرانبر بدجمن أبيتوا لبيناوي خوايا پیغمبر صلى الله عليه وسلم جنگاوة وما نيل منه شيء قط فينتقم من صاحبه پیغمبر صلى الله عليه وسلم هیچ شتێکی پێ نەوتراوە یان جوێنێک یان قسەیەکی ناشرین یا لێدانێک پیغمبر صلى الله عليه وسلم لە خاوەنی ئەو کەسە کە دایە لە پیغمبر صلى الله عليه وسلم یا قسەیەکی بە پیغمبر کردووە لەبەر خاتری خۆی انتقام لە کابرا بسێنێتەوە مستحیل شتیوانە بۆ إلا أن ينتهك شيء من محارم الله فينتقم رسول الله صلى الله عليه وسلم إلا مگر يك لحدودكاني خواي تعالى بيشيل بكري إلا مگر يك لسنوركاني خوا بيشيل بكري أو كاتب پیغمبر صلى الله عليه وسلم لجيبجي كردني شرعي خوايا برياري داوة نك لبر خاطري نفسه خودي خوي أجينا پیغمبر صلى الله عليه وسلم خلق واهبوا كردويتي عباكەیە لە دواوە ڕای کێشا و ئازارێکی زۆری بە پێغەمبەر گەیاندووە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم بە زەردەخەنەوە و بە پێکەنینەوە ڕووی کردوتە کابرا و
هیچ بیری لەوە نەکردوتەوە یان تووڕەیەک بەدەم چاویشیا دیار نەبووە بەرامبەر بە کابرا. لەبەرەوە زۆر مهمە ئینسانی مسلمان ئەم ئەخلاقانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خۆیان جێبەجێ بکە. ئیمامی ئەحمەد لە مجلدی شەشە لە جوزئی شەشە لە لاپەڕەی 130 ئەفەرمێ لە عائیشەوە ئەیگەڕێتەوە ئەفەرمێ قالت ما لعن يعني خاتو عائشة أفرمي في صلى الله عليه وسلم ما لعن رسول الله صلى الله عليه وسلم مسلما من لعنة تذكر في صلى الله عليه وسلم رجل الرجال لعنتي لمسلمانك نكردو كب باس كرابي خلق باسي كابلين في لعنتي لفلان مسلمان كردو ولا انتقم لنفسه شيئا يؤتى إليه في صلى الله عليه وسلم انتقامي بو نفسي خوي لكسك نكردوتو تولي خوي لكس نكردوتو إلا أن تنتهك حرمات الله عز وجل إلا مجر حرمتك لحرمتكاني خوي تعالى بيشيل كرابي ولا ضرب بيده شيئا قد في غمر صلى الله عليه وسلم بدستي نيدا ولا هيت شتي نلا ولاخ نلا حيوان نلا إنسان إلا أن يضرب بها في سبيل الله إلا مجر لكاتي غزا كردنا برانبر بكافر كان ولا سئل شيئا قط فمنعه يكروج للرجان نبوة داواي شتي لبيغمر بكري وهيبيا ومنعي بك هركسي تنانت جاري وهبوا كابرايك بهدية جبيكي جواني بو بيغمر هناوا بينويتي كالبلكي بيغمر صلى الله عليه وسلم كالو بلكاني وانية بويا روجتو جبيكي جواني بهدية بو بيغمر إخواه هناوا بدل إخوي جبيكي هناوا هر لو شوێنە کەسێک ئەوەی بەدڵ بووە وتێتی ئەی پێغەمبەری خوا ئەو جوبەیە زۆر جوانە بۆ نایدەیتە من یەکسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شانی خۆی کردوێتە بەری کابرا. تەنانەت جاری وا هەبووە بەبار ئاڵتون هێناوەتە بەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندەی بەخشیەت و ئاگای لە خۆی نەبووە حتا بەشی ئێوارەی خۆی نەهێڵاوەتەوە بۆ خواردنی ئێوارە. ولا سئل شيئا قط فمنعه إلا أن يسأل مأثما إلا ما قد داواي شتيكي قناحي لكرابي يعني شتيكي أن بيوتبيه قناح بيه بيغمر صلى الله عليه وسلم فإنه كان أبعد الناس منه دورترين كس لقناحه وبيغمر بو صلى الله عليه وسلم بويا كسي داواي شتيكي قناحي لبكردايا بيغمر صلى الله عليه وسلم بجيب جينا أكل ولا خير أم صفاتنا زور قرن قبراينا تماشاي إيمكا ئێمەی مسلمان چەندێک شوێنی پێغەمبەر کەوتوین تەماشاکەن خۆشەویستەکانم ولا خير بين أمرين قط إلا اختار أيسرهما پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەگەر خوا مخەیەری بکردایە لە بین دوو شتا دائما ئاسانەکەی هەڵەبژارد ئەوەی سووک بوایە لەسەر خەڵکی پێغەمبەر ئەوەیانی هەڵەبژارد. لە حەدیثێکی ترە کە ئیمامی ترمذی ئەیگەڕێتەوە حەدیثی ژمارە 3893 لخاتو عائشة ولدايك إيمان دارانوا أفرميت قالت فرموي قال رسول الله صلى الله عليه وسلم بيغمري خوا صلى الله عليه وسلم فرموي خيركم لأهله وأنا خيركم لأهلي كيو بقرن برابر الرزكان خوشو يسكان بيغمركتان بناسن بزانم پێغەمبەر چی ئەفەرمێ دقت بدەن لەم حەدیثە کە دڵنیام زۆر بەمان مخالەفەی ئەکەین زۆر بەمان جێبەجێمان نەکردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ باشترین کەستان مسلمانان ئەهلی ئیمان باشترین کەستان ئەو کەسانن بۆ کەسوکارەکەی باشە خيركم لأهله أهل إنسان جناكاني يعني خيزانت مناڵە كانت باوكو دايكت براو خوش كانت كسا نزيكا كانت أو أهل إنسانة أو كسوكاركته باشترين كس أو كسي بو كسكاني خوي باش بي بو خيزانكي باش بي براينا خلقانكي زورهن لدروا دائما دەم بە پێکەنینە قسەی خۆشە قسەی نەرمە معاملەی نەرمە
سبحان الله بەرامبەر بە ژنەکەی زۆر تند و تیژە زۆر زبرە چەند ڕۆژ جاری وە هەیە قسەی لەگەڵا ناکە لەسەر بچووکترین شت بەرامبەر بە کوڕەکانی بەرامبەر بە کچەکانی زۆر زبرە لە دەشت ئەگا بە هەر کەسێ سەلام عەلەیکوم چۆنن دەنگ و باسە ئەگا بە مناڵەکانی خۆی سەلامیان لێ ناکە دێتەوە بە ماڵ ناژێ بە ماڵ و مناڵی خۆی ناژێ سەلامی خواتان لێبێ خەڵکێکی زۆرمان هەیە خەڵکێکەیە ڕەخنە ئەگرێ ئەڵێ من تا ئێستا ژنەکەم نەیوتوە ماندوو نەبی ئێمەش پێمان وت وتمان باشە قەینا تۆ تا ئێستا ڕۆیتە تۆ بڵێ ئەسەلام عەلەیکوم تا ئەو بڵێ ماندوو نەبی وتی نا وەڵام منیش سەلامم نەکردە ئەی تۆ سەلامت دەکردە ئەو چۆن بڵێ ماندوو نەوی بکە تۆ سەلام لە ماڵ و مناڵی خۆت ناکەی دەم بە خەندەنی لەگەڵیانە ناڕۆیتە دەمی کێشەکانیانەوە ئەی ئیتر ئەمە چۆن باوکێکی بۆ دایک و باوکت خراپی تا لە دنیایان خراپی زۆر بە ڕەحم نیت بەو شێوە نیت کە پێویستە کاتی ئەمرنیش هەرگیز بەبیرت نایە خێرێکیان بۆ بکەی هەرگیز بەبیرتان نایە دوعایەکی خێریان بۆ بکەی دەی هەندێک لە پیاو چاکان و لە پێشینانی ئەم ئومەتە ئەفەرمن واللهی لە ژیانمە نەبووە شەوان هەڵسم شەونێژی بکەم ئیلا ناوی چی کە سوکاری خۆم هەیە هێناوە و دانە دوعام بۆیان کردووە و ناوی ئەو مامۆسایانەی کە ڕۆژێ لە ڕۆژان فێریان کردوم و ناوی هەموو کەسێک کە چاکەیەکی بەرامبەرم کردووە هەموو شەوێ شەونێژیم کردووە ناویانم بردووە دوعای خێرم بۆیان کردووە ئەوەیە پیاو چاکان بەڵام ئێمە ئاوای ئەوە تا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی باشترین کەسان ئەوەیە بۆ کەس و کارەکەی باش بێ مامۆسایەک بانگخوازێک ئەیگەڕێتەوە لە یەکێک لە وڵاتە ئیسلامیەکان ئەڵێ دەرسێکم هەبوو وتارێکم هەبوو لە بنکەیەکی فێرکردنی قورئان لە بنکەیەکی فێرکردنی قورئان محاضەرەیەکیان بۆ دانابووم دەرسێکیان بۆ دانابووم منیش چوون بۆ ئەوەی لەوێ پێشکەشی بکەم سواری سیارەیە تەکسیەک بووم کە نزیک بوومەوە هاتم حیساباتی لەگەڵا بکەم ئەڵێ لە ڕێگا باسی ئەوم کرد کە من محاضەرەمەیە و لە بنکەیەکی قورئان و هەر حەزم کرد بڕێ باسی ئیسلامی بۆ بکەم کە گەیشتنە نزیکی شوێنەکە پارەم دەرکەوتی پارە وەرناگرم محاولەم لەگەڵا کرد وتی من وعدم داوە مامۆسا من وعدم داوە بەخوای خۆم 3 ساڵت دایکم وفاتی کردووە وعدم داوە وەکو حەقێک لە حەقەکان کە بۆ دایکم ئەنجامی بدەم خێرێک لە خێرەکان بۆ دایکم ئەنجامی بدەم هەر کاری بنکەیەکی قورئان خوێندن هەبێ یان کاری مزگەوتێک هەبێ یان کاری خەستەخانەیەک و خێریەک هەبێ وەکو نەخۆش و ئەوانە من کرێی لەسەر وەرنەگرم لەبەر خاتری خوای تەعالا بۆ ئەوەی وەکو خێرێک بۆ دایکم سیرکن برا بەڕێزەکان کام لە ئێمە وتی 3 ساڵ ئەمە کارمە لەو کاتۆ دایکم وفاتی کردووە ئەم وعدەم لەگەڵ خوامە حتا بمێنم لە دنیا کام لە ئێمە ئاوا ئەکەین وتی زۆر معجب بووم بە تەسەڕوفی ئەم سایقە کە چوومە ناو دەرسەکەەوە دەرسەکە دەرسی ئافرەتان بوو وتی کە محاضەرەکەم بۆیان دایەوە ئەمەشم تایە باس کرد کە ئینسان حەقی مردوەکانی لەسەری هەیە بە تایبەت دایک و باوکت بە تایبەت مردووە نزیکەکانت دەی خێریان بۆ بکەن ئەوە تا کەسێک ئێستا منی گەیان ئاوای وت وتی هار لەو شوێنە یەکێک هەڵساوتی مامۆسا پارەک وەکەینەوە بۆ دایکی ئەو سایقە پارەیەک بەرماڵێکیان شتێکیان دانا و پارەیەکی زۆریان کۆ کردەوە لەوێ و بیکەن بە بیرێک بۆ دێیەک بۆ شوێنێک دێهاتێک بیکەن بە بیرێکی ئاو خواردنەوە بۆ ئەوەی خێرێ بێ بۆ دایکی ئەو سایقە تێ دڵ خۆم وتم سبحان الله ئەبێ ئەم سایقە چەندێ نیەتی پاک بوو بێ لە کارەکە ئەوە تا ئەمانە ناشیناسن ئەوە تا بیرێکیان بۆ دایکی ئەو سایقە لێدە جا بەڕێزانم حەقە ئێمەش بۆ کەس و کارەکەی خۆمان بە تایبەت دایک و باوک خێزانەکەت مناڵەکانت ئەمانە حەقیان بەسەری تۆ پێویستە ئێمە چاک بین بەرامبەریان چونکە بەڕاستی ئەوانە زەخیرەی تۆن ئەوە دایک و باوکت ئەوە حەقیان ها بەسەرتەوە ئەوە دیارە خێزانەکەت تا لە دنیایە شەریکی حیاتە هاوژینی تۆیە
مناڵەکانیشت زەخیرەی تۆن تۆ ئەگەر چاکەیەکیان بەرامبەر بکەی لە دنیا بیریان ناچێت کە مردی چاکت بۆ بگێڕنەوە. ئەگەر دانیشتێتی چیرۆکێک و بەسەرهاتێکت باس کرد بێ حتا لە بیریان بێ ئەوانش لە دوای خۆت باسێکن خێرەکەی بۆ تۆ ئەڕوا. ئەگەر چاکەیەکت کردوە بەرامبەریان دەرحەقیان لە بیریان ناچێ ئەوانیش لە هەموو کاتێکا تویان نەکەوێتە بیر خێرت بۆ ئەکەن دوعای خێرت بۆ ئەکەن. بەڵام ئەگەر کەسی عکسی ئەمە بوو خوا پەنامەمدا لەو سنەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێبەش بووە و پێغەمبەر فەرمێ وأنا خيركم لأهلي ئەفەرمێ وأنا خيركم لأهلي يعني من لە ئێوە زیاتر بەهۆی ئەوە کە پێغەمبەری خوایە و قودوەیە و سەرمەشقە بۆ ئێمە لە هەر هەمومان زیاتر پێغەمبەر صلی الله عليه وسلم چاک بووە بەرامبەر بە خێزان و کەسوکاری خۆی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژانە ئەچوو سەردانی فاتیمەی کچێکت هەر ڕۆژە فاتیمە نهاتایەتەوە کە دابوو بە ئیمامی عەلی هەر ڕۆژە فاتیمە نهاتایەتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچوو بۆ لای هەر کاتێ فاتیمە باتایەتەوە شوێنەکەی خۆی بۆ چۆڵە کرد و هەڵەسا لە بەردەمی و ناوچاوانی ماچە کرد لە شوێنی خۆیان دایانە. دەی مسلمانی وا هەیە ئەهلی مزگەوت والله ئەهلی مزگەوت سوێنی خواردێ لەو ڕۆژۆ کچەکەی داهاتەش و سوێنی خواردێ نازانم لەسەر کێشەیەکی بەسیط یان لەسەر شتێک یان تۆزێ مەسەلەن بۆ منە ڕازینە بۆ کەسە بیدا یانی مشکلەیەکی بچووک نازانم چی بە مشکلەک بە سوێنی خواردێ لەو ڕۆژۆ دایەتێش و قبوڵ ناکە بێتۆ ماڵ ئەو باوکەکە ئی نازانم تر ئەمە ڕێبازی پێغەمبەرە ئەوەش نمونەی حاجیشە ڕۆشتە ماڵی خوا بچووکترین شت لە کوڕەکانی خۆی قبوڵ ناکە بچووکترین شت لە کچەکانی قبوڵ ناکە بەڵام خەڵکی تر ماڵی بخۆن سەری بشکێنن هەر چۆن بن لەگەڵانە ڕێکە کەفێ بەس بۆ ماڵی مناری خۆی تند و تیژە زبرە درژە بە حیاتی دانانشی قسەیەکیان بۆ بکە بە حیاتی یعنی دەمەتەقیەکیان بۆ ناکە وە سەردانی ماڵی مناڵەکانی خۆی ناکە ئەمە کەی مسلمانە. طبعا ئەوە بەرامبەر بە ژن زۆر بمان قسووریمان هەیە حقیقەت یعنی زۆر بمان قسووریمان هەیە بەرامبەر بە خێزانەکەمان داواکارم خوای گەورە بۆ خاتر ناوجوانەکانی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە لەوانەمان بگێڕێ کە شوێنی پێغەمبەر بە ڕاستەقینەی ئەکەون یا ربی خوایە دامەزراومان بکەی لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی یا ربی خوایە هەرچی ئەیبیسین هەوڵ بدەین جێبەجێ بکەین لە ژیانمانە یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ربی ئیسلاحی حاڵمان بکەی یا ربی خوایە ئیسلاحی ماڵ و مناڵمان بکەی یا ربی مسلمانە داوای دوعای خێری کردووە کەوا کچەکەیە دابەش و خوای گەورە بۆ خاتر ناوجوانەکانی خۆی بەرەکەت خاتە ژیانی کچەکەیەوە چەند خۆشەیە کە داوای دوعای خێر بکە کچەکەی ئەدا بەش و داوا بکە آخر ئەمەش صفاتی ئیسلامە داوا بکە بڵێ مامەسا دوعای خێری بۆ بکە ئەمە نیعمەتی زۆر گەورەیە بەڕاستی یا ربی خوایە ڕەحم بەخۆی و بە ماڵ و مناڵی بکە یا رب العالمین یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەیت بەتایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێرمان لێەکەن یا ربی خوایە ڕەحم بە مردووی هەموو لایەکمان بکەی یا ربی ڕەحم بە دایک و باوک و برا و خوشک و کەسوکارمان بکەی یا ربی ڕەحم بە باو باپیرانمان بکەی کە وەفاتیان کردووە ڕەحم بە کەسوکارمان بکەی کە وەفاتیان کردووە یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت کوردستان لە بەڵاو موسیبەت بپارێزە یا ربی خوایە تەماحمان تێکراوە خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت سەرکەوتومان بکەی یا ربی خوایە ریزمان بکەی بە یەک ڕێز تەبایی بخەیتە نێوان کاربەدەستانی ئەم وڵاتەوە یا ربی خوایە ڕێگای باشیان پێ پیشان بدەیت یا ربی خوایە سەرگەردان نەبین یا ربی خوایە سەرگەردان نەبین یا ربی خوایە سەرگەردان نەبین یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت هەر کەسێ تەماح بەم ملەتە ئەکا تەماح بەم ملەتە مسلمانەکە یا ربی خوایە بە دەردی خۆیەوە مەشغوڵی کەی یا ربی خوایە ڕۆژێ لە ڕۆژان نەمان کەیتە ژێردەسە هیچ کەسێ یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت لە ناو یەکا تەبامان بکەی تەبایی و یەکریزی ناو خۆمان ئەبێتە مایە ئەوەی کەوا کەس ناتوانێت تەماحمان تێ بکە یا ربی تەبامان بکەی آمین آمین